بەڵێ دووبارە دەگەڕێن وڵاتە من دووبارە دەچمە لای یەقیت نازم پرسیارەکانی خۆم لەگەڵیوە تاو دەکەم ئەگەر لەوە دەست پێ بکەین دووبارە پەیامتان بۆ خەڵکی کوردستان بۆ پێکاتەکانی باشووری کوردستان بله پیام ما ئەوە ملەتێمە بێخەم بیتن ئارامی مالێت خوب بنوێن پێشمەرگێت قەهرەمان هەموو جەبها نانوێن تشیارن هەتاس پێدێت ئامادەنە بێخەم بن مالێت خۆ پاڵدنەوە ئەگە باز بکەین ئێستا پاشیوە نان دەخۆن ئەو خوارانە چێ دروستی دەکات ئەو خواردنانە پێشمەرگێت قەهرەمان دروستکەن یعنی هەندە پێشمەرگەی تەشوڵان ئەوە خواردنێ بۆ برایەت خۆیت پێشمەرگە دروستکەن بەڵێ جا ئەگەم بینە سەر ڕاستی و حقیقەتی خواردنا دەستی ژنکا و یا دەستی مرۆوە کویەک دەدای من خواردنا دەستی ژنکا خۆشترا بەس الحەمدولیلا پێشمەرگەشی زۆر جوان سێتکەن سپاس دەکەم بەڵێ ئەگە بچمە لای پێشمەرگەیەک کە ئێوەکو بەشی ڕاگەیاندن لە محوەری مەخمور لەگەڵ ڕەمەزان لەگە ڕاگەیاندنەکان چۆنن بە حکمی ئەوەی سوپای عراق لە چەند ڕۆژە ڕابردوودا پێشڕەوی کردووە ڕۆژانە کەناڵەکانی ڕاگەیاندن سەردانی میحوەری مەخمور دەکەن بەڵام گرفتی ئێمە لەگەڵ کەناڵی ڕاگەیاندن ئەوەیە کەناڵی ڕاگەیاندن سروشتیوە حەز بە ڕووداوی گەرمی شەڕ دەکات بەڵام بە پێچەوانەوە سوپا حەز بە ڕاگەیاندن ناکات چونکە هەر کەناڵە بە پێی سیاسەتی خۆی هەواڵەکان ڕووماڵ دەکات لەمانج ڕەمەزانش ڕاگەیاندنەکان واستان لێ ناینن بەتەکید بەڵام گرفتی ما ئەوەیە ئێمە هەوڵ دەدەین گیانی ئێوە بپارێزین بەڵام هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بە هەڵە لە ئێمە تێدەگەن ئەوە گرفتێکی دیکەمان هەیە ئەویش ئەوەیە هەندێک کەناڵەکان ڕووماڵی هەواڵەکان دەکەن بە پێی سیاسەتی کەناڵ زۆر جار حقیقەتی بابەتەکان دەگۆڕن بۆ واقعات لە بەرژەوەندی خۆیان بێت سپاس وەکو بەشی ڕاگەیاندن کاک ئەحمەد لە میحوەری بخۆ شفاگە کاتم هەیە بەدەمێ بچمە لای یەکێک لە پێشمەرگەکان ئەگەر حەز دەکەم یەکێکیان گۆرانێکم بۆ بڵێ ئێوە چێتان یەکێکتان گۆرانین بۆ بڵێن ئەو پێشمەرگە ئەو کاتت باش بەڵێ سەرقاڵی ناخواردنی بەڵام کەمێک گەزیێت دەینەکە گۆرانێکمان بۆ بڵێ بەسەر پێشمەرگە بێ باشترە پێشمەرگەمە پێشمەرگەمە لێندی ساخ من دێمە لێندی ساخ من دێمە وڵامەگە خواز بمرێم لێ وەرخونێ خۆنەخەمە لێ خواز بمرم خۆنەخەمە پێشمەرگەمە پێشمەرگەمە بۆ خاکە خۆمادەمە وەرخونێ پێشمەرگەمە دەکەم بەڵێ شفا و پێشمەرگەیە گوتی بۆ خاچی خۆ جانفیدام و ئامادەمە بەڵێ پێشمەرگەکانی میشە لێرە و دووپات دەکەنەوە کەوان ئامادەن خەڵک بە لە نێو شار و شارستەکانی باشووری کوردستان گشت پێکاتەکان بە ئارەزی خۆیان بە ئارامی ژیان بەڕێ بکەن ئەوان لێرە ئامادەن بۆ پاراستنی ئەوان دووبارە دەمێت سفری پێشمەرگە پیشام بدەمەوە ڕەنجە یعنی یەگەلێکێک لە پێشمەرگەکان بپرسی خەڵکی خێرخواسێ ئێوێ خواردنەکەی یعنی خواردن بۆ هێزەکانی پێشمەرگە دروست دەکا یا گۆشتی هەم بۆ دەبا چوزانم خێر و خێرات دەکەن دەیبەن بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ ئەو بەرەیە بۆ ئەو چەند پێشمەرگی کەسە لەو خاڵەدان هیچ هەبووە خێرخواسە بووە سەردانی ئەوان بکە ئیفتاریان لەگەڵ بکاتەوە لەگەڵیان ڕۆژوێکی ڕەمەزان بەسەر ببەن ئێوارەیەک بەڵێ من پرسیارەکەی تووڕبڕی یەکێک لە پێشمەرگەکان دەکەمەوە ئەگەر بچم بۆ لای شیفا پرسیاری ئەوە دەکات زۆر کەس وەکو پاڵپشتێک وەکو هاوکارێک بۆ وەزی پێشمەرگە خواردن و کۆمەک دێنن بۆ پێشمەرگە بۆ میحوەرە شاتووە هیچ کەسێکە بۆ خواردن و کۆمەک وەکو پاڵپشتێک وەکو هاوکاریەک وەکو دیارێک بۆ ئێوە بهێنێ بەێ هەردەم خەڵکی کوردستان پاڵپشت ئێمە دەکە خواردن و دیاریش چوە زۆر دێنن بۆ ئێمە پێش ڕەمەزان هێنانی و ئایا لە ڕەمەزان بەردەوامە پێش ڕەمەزان هێناتەوە ئێستاش بەردەوامە تۆ وەکو پێشمەرگەیەک چ بەو خەڵکانە دەڵی چ بە خەڵکی کوردستان دەڵی وەڵای ئێمە بە خەڵکی کوردستان ڕادەگەین کە ئێستا من لەسەرنانیمەوە سلاح لە پێش دەستە با بە ئارامی باشیە خۆیان بکەنانی خۆیان بخۆنەوە بژنون هەمووی شکارەکانی خۆیان جێبەجێ بکەن ئێمە بەرگریان لێ دەکەین دەکەم شفا نازام کاتم ماوە لەگەڵ پێشمەرگەکانی دیکە قسە بکەم یاخود
کۆتایی پێبێنم. ئەگەر کۆتایی پێبینی شەڵە شەوەکانی داهاتوو دەچینە زیاتر دەچینە ناو هێزەکانی پێشمەرگە بەڵێ دەمێت دووبار هەموو پێشمەرگەکان نیشام دەمدانەوێ خێزانەکانیان بیان بینێ ئەوە ئەمە پێشمەرگەکان هەمویان دایانەوەی خێزانەکانی بیان بینێ کە لێرن و ئەوان سەلامەتن بۆیە دەمێ هەمووان دەرکەون لە بەردەمی کامێرا بەڵێ دەگەڕێم وەلای ئێوە شیفا. گەلێک سپاس ڕەنجە جەمال لە یەک میحوەرن پێشمەرگە دگەلمە بوو هەروەها سپاس بۆ ئەحمەد سەنگاوی لە سلێمانیەوە لەگەڵمان بوو.